ناوی خۆی گەورە سڵاتان لە ببینەرانی بەڕێز و خۆشەویست. دادگای فیدراڵی ناوی کاندیدە دەرچووەکانی هەڵبژاردننی دوازدەی ئایاری پەرلەمانی عێراقی پەسەند کرد. بەپێی یاساش دوای 15 ڕۆژ لە پەسەندکردنی ناوەکان دەبێت کەمین کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەڕێوە بچێت. بە میواندارێک لە بەڕێزان ئاواد محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی گشتیاو پەیمانی دموکراسی و دادپەروەری هەروەها کامەران بابانزادە دامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینێ. دادگای فیدراڵی ناوی کاندیدە دەرچووەکانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراقی پەسەند کرد. پەرلەمانی نوێژ لە ماوەی 15 ڕۆژی داهاتوو یەکەم کۆبوونەوە ئەنجام دەدات. دوای 3 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق، دادگای فیدراڵی ناوی کاندیدە دەرچووەکانی هەڵبژاردنی 12ی ئایاری پەسەند کرد. بەپێی دەستوری عێراقیش دوای پەسەندکردنی ناوی کاندیدە دەرچووەکان دەبێت سەرۆکۆمەر لە ماوەی 15 ڕۆژدا بانگێشتی ئەنجامدانی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی نوێ بکات. دوای بانگێشتەکەی سەرۆکۆمەر، پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە و بەتەمەنترین ئەندامی پەرلەمان سەرۆکایەتی دانیشتنەکە دەکات و هەر لەو کۆبوونەوەدا سەرۆک و جێگری یەکەم و دووەمی پەرلەمان هەڵدەبژێردرێن. پاشان لە ماوەی 30 ڕۆژ لە ئەنجامدانی یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی نوێ، سەرۆکۆمار بە دەنگی دوو لە سەرسێی ئەندامانی پەرلەمان هەڵدەبژێردرێت. مەرجەکانی سەرۆکۆماریش خۆی دەبینێتەوە لەوەی لە عێراق لە دایک بوو بێت و دایک و باوشی عێراقی بن و تەمەنی 40 ساڵ بێت و حکم نەدرابێت بە تاوانێک کە لەکەداری بکات. دواتریش سەرۆکۆماری نوێ لە ماوەی 30 ڕۆژدا گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆ پێگەێنانی حکومەت ڕادەسپێرێت و ماوەی 1 مانگ لە بەردەم کاندیدی سەرۆکوەزیراندایە بۆ پێگەێنانی حکومەت. مەرجەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بەپێی دەستور دەبێت لە عێراق لە دایک بوو بێت و دایک و باوکی عێراقی بێت و تەمەنی 35 ساڵ بێت و هەڵگری بڕوانامەی زانکۆ بێت. هاوکات بەپێی دەستوری عێراقیش ئەگەر کاندیدی ڕاستپێردرا و بۆ سەرۆکوەزیران نەیتوانی لە ماوەی 30 ڕۆژدا کابینەی نوێ پێک بێنێت، سەرۆکۆمار کەسێکی دیکە ڕادەسپێرێت بۆ پێگەێنانی حکومەت لە ماوەی 15 ڕۆژدا. بەهۆی ئەنجامدانی ساختەکاری لە هەڵبژاردنی 12ی ئایار، پەسەندکردنی ئەنجامی هەڵبژاردنەکان و پێگەێنانی کابینەی نوێ دواکەوت. تا ئێستاش دیار نییە کێ دەبێتە سەرۆکوەزیرانی عێراق. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک ئەوە دەگرێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەرلەوەی کە بینە سەر پێکێنانی گەوتنی کوتلەی پەرلەمانی لەوە دەست پێ بکەین بۆچی ئەنجامی پەرلەمانی عێراق بەم تەزویرەوە خۆی پەسەند کرا. ینی هەر لە سەرەتاوە ینی تەسەوورێکی وا هەبووە کە لە عێراق انتخابات پرۆسەیەکی طبیعی نییە، تەنیا شکلیە، چونکە هەمان ئەو هێزانە و هەموو ئەو نخبە سیاسی کە لە 2023 ئەمەیان بینین لەسەر مەسرحی سیاسی عێراق ئیشەکەنەوە وەمانە هەمویان ڕابەستەجی دەرەکیان هەیە. ئیتر چی ارتباطاتی بە ئێرانەوە بێ، بە تورکیاوە بێت، چی لە ئوردن اجتماعاتیان بکەن، چی جزئێک بێ لە مەنزومەیەکی سیاسی دەرەکی، زۆر ئەستەمە تۆ بتوانی نخبەیەکی سیاسینەوە یا طبقەیەکی سیاسینە ئینتاج بکەی لە عێراقێکدا کە خاوەنی ئیرادەی ڕاستەقینەی خۆی نییە. لەبەرەوە بن هەر بدایەتیش گومانمان لەوە نەبووە بەڵێ کە تەزویر کراوە و بیدەلیل یەکەم ئەگەر تەزویر نەکرا بۆچی کۆمسیۆران کارەکان هەڵپەسێرا کەەوە خۆی عقوبەیە. دوو ئەگەر تەزویر نەکراوە بۆچی مەجلیسی وەزەرا بە ئەمری ئەبادی لیژنەیەکی تاقیقی پێکهێنا. ئەگەر تەزویر نەکراوە بۆچی 3 بەرپرسی کۆمسیۆن لە 3 پارێزگا ئەنێرێنە ماڵەوە. ئەگەر نەکراوە بۆچی ئەم هەموو شکایەت و ئەم هەموو تەخیر بوون و ئەم هەموو ئەنی ئەمە جۆرێکە لە لۆکووتم لیزە بە دەرخۆنەکردن، جۆرێکە لە دروستکردنی تەوازوناتی خیوا لەسەر حسابی ئەمەلی دیموکراتیەکە دەبێ بەم شێوەیە بێ. فەرزەن دەبێ کورد 58 بە 60 مەقعد مسۆگەر بکە، دەبێ سنە لە بینی 60 بە 65 بە 70 مەقعد مسۆگەر بکە، شیعەش بتوانێت 180 مەقعدی هەبێ. اینجا دەمێنێتە دابەشکاریەکانیان. ئەنی محکمەی اتحادی مسەیەسە بۆی کە جەناب بزانی، چونکە ئەسڵەن محکمەی اتحادی بە جۆری دەستور تاسیس نەکراوە، پێش دەستور تاسیس کراوە، تاکو ئێستا کە شەرعیەتی لە چی وەرگرتووە لەوەی کەەوە لەژە بەکارەکانی خۆیدا. اینجا کە تەقسیم بەندەکەی لەسەر ئەساسی محاسەسەی مەذهبی و
سیاسیە لە دادگای فیدراڵی بەڵێ دادگای فیدراڵی دادگای فیدراڵی وایە اینجا کەشکە بسوێنیش وایە معناوێت تۆ سەرلەبەری ئەم پرۆسەی کە پێدەوترێت انتخابات و یا ئیرادەی دەنگدەر و حەقی ئەوان هەمووی دەچێتە ناو کوتن سیستمێکی مبەرمەج لە محاسەساتی حزبی و تایفی کە هەمان دەمو چاونوکە باسم کردو بێنەوە جارێکی ترخوان نمایشەکەنەوە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کامەران سەبارەت بەوەی کە دوای پەسەندی ناوی کانی دەرچۆکان ئێستا هەوڵەکان بۆ پێکێنانی کوتلەی گەورە دەستی پێ کردووە پێ دوای ئەولانە کامەران کردوان گەوتنی کوتلەی پەرلەمانی پێک بێنن بۆی کە کابینە نوێ دروست بکرێت. هێنای خۆی گەورەوەی رەبان دیارە ئەمەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارە بە ئیزافەی قسەکاری کاگاوات ئەم کوتلانە با بڵێن لە عێراقیانە پێکاتەی قوارە سیاسەکان لە عێراق بە تاکید کاریگەری دەرەکی پێوەیە ئەم کاریگەرە دەرەکیانە هۆکاری ئەوەیە کە گەشتنەیەکیان بە ئەندازەیەکی زۆر قورسە ینی پێویستی بە زۆرێک لە تەوافقاتی ئەقلیمیش هەیە تاوەکو بکرێ حکوومەتێک بێ کە جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێ و جێگای ڕەزامەندی با بڵێن ئەم قوارە جیاوازانە بێ بە تاکید تۆ حسابی ئەوە بکە لە عێراقدا کە ڕوتی ثائیرون و ڕوتی حکمە و فەتح دەوڵەتی یاسا کۆمەڵە کوتلەی فراوانت هەیە لە عێراق ئەم کوتلانە ناکۆکن بە ئیتیجاهاتی ئەقلیمی ناکۆکن بە ئیتیجاهاتی بەرەی ڕۆژهەڵات و با بڵێن ئێران و بەرەی ڕۆژئاوا بەڵام ئەگەر سیر بکەین هەردوو ناکۆچەکە لە ناو ماڵی شیعەدایە لە دەرەوەی ماڵی شیعە نیە کەواتە ئێمە ئێستا ناکۆچێکی گەورەمان هەیە کە لە ناو ماڵی شیعەدایە بە ئیتیجاهاتی دەرەچی و هەروەها دوو پێکاری ترمان هەیە کە دووبارە ئەمانە هێشتا نەکەوتونەتە حیوار کە ڕوتی سونەکان و کووردا لەم زۆرە حالەتانەدا من هەمیشە دەڵێم ینی دەوڵەتێکی وەکو دەوڵەتی عێراق لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئێستا کە کاریگەرە دەرەچیەکان هۆکارێکی زۆر بنەڕەتی بوو بۆ یەکلایکردنەوەی ناکۆچی سیاسەکان لە ئاسی ناوخۆ ناکۆچیە ناوخۆیەکان کاتێک کە ڕەهەندی دەرەچی هەبێ شێوەی شەترەنجی وەردەگرێتە حرەکەت تێدا سستە گەیشتنە ئەنجام تێدا سستە یعنی تۆ حساب کە لە 12 هەڵبژاردنت کردووە لەسەر ئەساسی دووبارەکردنەوەی دەنگەکان و تەزویر ئەوە ئەمڕۆ 1970 تازە نەتیجەکان با بڵێن تەزدیق دەکرێت لە دەگەی فێدراڵیە و بەشێکی پێدا دەستنەوە ئەمەی کە جارێکتر پەرلەمان کۆبێتەوە خۆی حسابی ئەوە کە جارێک کە ناکۆچی هەیە و ئەمە یەکلا نەکرێتەوە کە سەرۆکی پەرلەمان شێبێەوە کە سەرۆکی پەرلەمان لە هەر لایەنێک بێ مادەم سەرۆکی پەرلەمان و سەرۆکی وەزیران و سەرۆکی کۆمارەمانە بە شێوەی تەوافقیە واتە یەکلایکردنەوەی سەرۆکی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانیشی وا ئاسان نییە ئەوجار لەوێ شەوەرە بۆ سەرۆک کۆمار کە دووبارە ئایا سەرۆک کۆمار بە پشتی کوور دەمێنێتەوە ناو پشتی کووردا ئیکام لایەنەیە ئەوجا قسە لەسەر پێکێنانی حکومەت دەکەین بۆیە منواتە سەوڕ ناکەم ئەم ساڵەکە ئەم پرۆسەیە کۆتایی پێک بێندرێ ینی پێکاتی دەستەی سەرۆکاتی پەرلەمان دواتر لەوە بۆ سەرۆک کۆماری تازە لە سەرۆک کۆماری تازەوە تەکلیفکردنی کوتلەی گەورە وەرەناو کوتلە گەورەکانیش تا ئێستا هاوپەیمانێتی دروست نەکراوە بۆی کە حکومەت پێک بێنێ هەرچەند بیری لێ دەکەینەوە پێم وایە پێشبینی دەکەین ئەم پرۆسەیەوا بە و خێرایە ناڕۆڵە باش بەس بەرەز وتت ئێستا ناوماڵ شیعەکان ناکۆکیان هەیە وکاری و ناکۆکیە چییە بۆ پێشتر ئەوان زیاتر کوتلەیەکیان پێک دەنە بە ناوی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان بەڵام جارە نەیانتوانی چۆن من قەناعەتێکم هەیە ینی ناکۆچی ماڵی شیعە حالەتێکی دروست کردو یاریەکە لە ناو شیعەدایە لە عێراقدا ینی ئێستا وای لێ هاتووە پێشتر دەمانگوت دوو پێکاتی تر هەیە ئەم دوو پێکاتانە کاریگەریان هەیە لەسەر مەسرحی سیاسی بەڵام کاتێک کە ناکۆچیەکان چۆتە ناو ماڵی شیعە زوومەکە چۆتە وێ و دوو کارەکتەرەکەی تر هاتوونەتە دەرەوە ینی کورد و سونە ئەمە حالەتێکی دروست کردووە کە شیعەکان ئەجا ئەمە بە ئەندازەیەک نیسبەتێکی لە سیناریۆی تێدا بێیان دابەشبوونێکی ئەقلیمی خۆیانە و لە کاتی زەخت و مەترسیەکان جارێککە یەک بگرنەوە بە تاکید ئێستا نێوماڵی ئەوانی شەکرتی بینیت کرد بێ لێرە و لەوێ کە دەڵێن ئێران با بڵێن تێیدی هادی عامری و کوتلەی فەتح دەکا و ئەمریکەکان تێیدی کوتلەکەی حەیدەر عەبادی دەکەن نوح مالیکی لەم تەرەفەیە با بڵێن ثائیرون لەو تەرەفەیە زۆرە تەقسیم بەندیەکەی لەناو کوتلانەی کە ئێستا لە عێراقدایە و ئەم تەقسیم بەندیش بۆعدێکی دەرەکی هەیە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستاوەت سەبارەت بە پێکێنانی گەورەترین کوتلە پێ دوایە دەتوانرێت بەم زوانە ڕابگەێنرێت چەندە باز دەورکەم شەو یاخود ڕۆژانی داهاتوو گەورەترین کوتلە ڕابگەێنرێت ئێستا ئەم شەو لە بەغا کۆبوونەوەیەکەیە کێمە قساکەین کۆبوونەوەکە بۆ ئەوەیە کە تەیاری مالیکی دەڵێن دەوڵەی قانون لەگەڵ فەتح هەوڵ بدەن ببنە نواتی دروستکردنی کوتلەیەک لەمەیان پشتیان بەستووە بەوەی کەوا مخاتبەی
کورد پارتیوێکیتی بکەن ووفدیان لێرە بووە ووفدی تحالفی المحور الوطني كبريتيا لا هذا السنية كان ببيع قاعد علاوي أو أناش بنزاهشت كسن استاكا هو الأدن أمانة أو كنت يدرس بكن وحتى هذه العاملين مالكي بارتي بيكيتي لقل أو قوى سنية كشش كسكادية كان سليم جبورية أحمد عبد الله جبورية جمال الكربولية خميس الخنجرة أسامة النجيفي أم جماعة أما إيش كان بلا ما اعتماد يعني طبعا ما كنت بتنيا خويا أوج ماريان تند بيسا أو هوليكية تم برلمانتار دبي هيت مش سطوة هشت كس سطوة باقي هميان بنتنا باليك باش أي طرف جيتر طرف جيتر كسائرونو حكمو قاعد علاوية أو أنا نوت سيكسن أما أنا يعني هردو لايا سنة وكرد معادلة كأقوون سنة بستلاي كاميان عرب يعني كرد بستلاي كاميان ذات ملاحظة تبقى السنة كتلي بيت التحالف المحور الوطني كيساكوتن بنجاوش كسن ببيعد على ويك مسير مقادية ببيع تجمع جمهورية كلناو تياري الشيعية كالسنن يعني هنيك سنة هي لناو أمانة جروبي خوان يعني بأمانة بيتو جماعتي برين أنبار هويتنا وحزب إسلامي بيشوترو صلاح الدين هيتنا القرارة جماعتك خميس خنجر أمانة جروبي سنة جوازن كرد استراكب بوشيوية يانزا اندامي برلماني كردمانية لقل بارتي تشتيني تعمل حزية نونرات تشوار طرفي تركن زايدا بينش نونري تركا نوينوية بلام چلوسيك اندامي ترك استراكا بروجيشان بنايو يكيتيو بارتين بروجيشاني بتصوري من اگر اوي امشو سر بقري چونکە ئێستاکە پێ دەچێت کورد ڤیتۆی لەسەر کەس نەبێ تەنیا هەوڵی ئەوە بدات چۆن بتوانێت ببێ بە شەریک چۆن بچێتە ناو عەمەلیە سیاسیەکە باشە بەس باز لەوەکە کە عەبادی و ئەوان دەتوانن گەورەترین کورد لە پێک بێنن بۆ نمونە سائیرون لەگەڵ بڵێن لەگەڵ موقتەدا سەدر و لەگەڵ ڕەوتی حکمە و دوو مەقعدی هەیە عەبادی احتیمالی بەهێز هەیە کە سیویە کەسی لەجیابێتەوە سیویە کەسی لەجیابێتەوە چونکە ئەمە اینی ناوخۆیانەوە بۆچی لێ جیابێتوانی پشگیری هاوپەیمانی فتح بکەن لەگەڵ دەوڵەتی یاسای و سیویە کەسە بەڵێ بچنە پاڵ دەوڵەتی یاسا فتح يعني ئەمە زانی چۆنە تایمە تەبیعەتی حرەکەی شیعی وایە چی تەحکومیان پێوەکات ئەوانە اتفاقەکەن بۆ بەدەستهێنانی مەقعد دوایی استفافاتی ناوخۆی خۆیانەکەن دایمەن وا بووە لەسەر چی بنمایەکەکەن لەسەر دوو بشت یەکەم گوێڕایاڵی بۆ مەرجعیەتی دینی دومینیشی استفافاتی سیاسی کە خۆیان پیان باشە لەبەرەوە دائما لە ناو کوتلی شیعە انقسامات هەبووە داوای انقسامی تیا بووە دەوری قانون انقسامی تیا بووە حرەکاتی نوێ دروست بووە خۆتان نەزانن یەکێک لە هەرە نزیکەکانی مالکی حەنان فەتلای و انشقاقی لێکرد حرەکەی ئیرادەی دروست کردووە عەسایب کە ئێستاکە لەگەڵ فەتحان قیس خەزالی ئەمینداری حرەکەی موقتەدا سەدر بووە دەستە ڕاستی بووە لەبەرەوە تەبیعی ناو شیعە ئەم تەحەڕکاتانە هەیە بەڵام لە ئاخیرا ئەو کوتبەی کویان دەکاتەوە بەرژەوەندی سیاسی و گوێڕایی و بەرجەعیەتە بەس بەرەزت بە دووری دەزانی بۆ نمونە موقتەدا سەدر و عەبادی بتوانن گەورەترین کورد لە پێک بێنن نا موقتەدا سەدر و عەبادی هین نییە ینی قودرەی حەسم نییە هێزی حەسم ئێستا کە ئێمە قساکەین بریتە لە کورد و سونە لەبەرەوەی دەرکەوت ئەی سونەکان ئەو بەرەزوتت هاوپەیمانی میحوەری وەتەنی ئەو بەقوت لە کوردستانیش بوون پشگیری کام لایەن دەکەن زیاتر کام ئاراستەیەنەوان ئەوان نزانی چۆنە یەکەم ئەوان دوو دوقتیان لەسرە تۆزێک شیعالیانە ترسێ ئەوەیە کە زۆر مەناتەقی و مەزەبین یعنی زیاد لە پێویست تایفێتیان پێوە دیارە ئەمانە زۆربیان سونەکانی ساحاتی اعتیسامن کە پێشتر موقفێکی خراپیانەوە بەڵام ئەوەندەی لە مالکی و ئێسا کە تەفاوماتیان هەیە لەگەڵ عەبادینیانە چونکە ئەمانە گە لە یادە دەبێ وەختی خۆی مالکی 500 ملیۆن دۆلاری سەرف کرد بۆیە کە ئەمانە چەکدار بکرێن جەماعەتی ئەحمەد ئەبوڕوشە و ساحاتی اعتیسام و ڕیفاعی و جەماعەتەکەی لای بوونە داعش ئێستا کە ئەمان ینی وەکو بڵێ لەگەڵ حەشد بینیان ناگوندیە کە حەشد ئێستاکە بە وەکو بڵێ عەسا غەلیزەکەی دەستی دەوڵەتی عێراقیە لەبەرەوە زۆر ئاسانە لەگەڵ بەرەی مالکی تەفاهم بکەن لەبەرە پێ دەچێت مالکی لەگەڵ ئەم
گروپە سونەیە نزیکی بنوێنێ لەسەر حسابی عبادی علاوی چکە علاوی مالکی ناگونجێن بەیەکترەوە علاوی سەدر باشتر پێکەوە گونجێن سەبەکەش بەم شێوەیە وەکوتم یەکەم ئەمانە تایفین ئەوە دوێمێنیشی هیچ گومان نییە کە ئەمانە لە دەروی عێراق تەنزیم کراون واتە ئوردون لە پشتیانە ئەنێک دەوڵەتی تر لە پشتیانە هەرچی تەیاری مەدەنیە خۆیان بەو شێوەکە کردوتەکەی ئیجازە بدەین حزبی شیوعی كفاءات تغيير جماعتي تحب الوطنية بلين علاوي حكمة أم جروبا داني صبغي مذهبية صبغي بابرين دولي طائفي لابد دولي مدني دولي قانون مكان كرد باشتر لقى آن رق بكيه چونکە خطابەکەی کورد لەگەڵ ئان بنجاوترەوە لەوەی دوای خطابێکی تایفی بکەیت. سپاس دەکەم مامۆستا کامەران سەبارەت بە ڕۆڵی ئەمریکا و ئێران لە پێکێنانی حکوومەت ئێستا باز لەوەیەکی کەمر بلانەکە لە نێوان بەرەی ئێران و ئەمریکا لە پێکێنانی حکوومەت بۆ چەم دوو وڵاتە ئەو ڕۆڵە گەورە دەبینین لە پێکێنانی حکوومەت و دەستنیشانکردنی سەرۆکوەزیرانی نوێ. بەڵێ دەرپێشم شتێکەوەی کاگاوات وردەکاری تێدا وەڵام من پێم وایە دووبارە تاقیداتیشی زۆر تێدا یانی ئەو بابەتە و بۆ ئاسانیان تەقسیم بەندیە بە تایبەتی دووبارە لە بینی سوننا و لە بینی بەشێک لە ڕەوتە شیعەکان دووبارە ڕەهەندی دەرەچی هەیە کە گەیشتنیان بە یەک نەتیجە قورسە و دووبارە سرعەتی مەسهەبی واتە سەوڕدا کەم یانی بەشێک لە ڕەوتە شیعەکان خاڵی بن لە با بڵێن نەبرەی تایفی و بتوانم بڵم ئەم گونجانەیان تێدا بێت لەگەڵ ڕەوتە سونیەکان بە تاقیداتری دەبینم با بڵێن ئەم حالەتە بنسبەت کاریگەری دەرەشیانی تۆ بڵێ و نەڵێ لە سووریەش ئەم گرفتەمان هەیە لە یەمەنیش ئەم گرفتەمان هەیە ململانەی ئێران بۆ کاریگەری لەسەر عێراق و ململانەی ئەمریکا بۆ کاریگەری لەسەر عێراق لە پێشڕوخانی دەوڵەت بابن سەدام حوسێنەوە بووە واریەکە و کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری و ئەمنی و بۆعدی استراتیجیان لە عێراقدا هەیە ئەم دوو هێزە ڕاستە ئێران بەو حەجمە بەهێزە لەوانەیە نەتوانێت منافەسەی بەرژەوەندی گەورەکانی ئەمریکا بکە بەڵام بەوەی پێکاتی شیعیکە زیاتر لە نیوەی و پرۆسی سیاسی لە عێراقدا بەزر شیعەوەیە و ئەم جۆرە تەنزیمە مەسهەبیە و ئەم جۆرە تەنسیقە لۆبی اقتصادی کە بەرژەوەندی عێراق لەگەڵ ئێراندا هەیە بۆیە بەرژەوەندی ئێران هەتاکو ئێستاش من پێم وایە کەم نییە لە عێراقدا دەمێنێتەوە سەر تەورێک گرنگکە لەم هاوکێشەیدا مەعادلەی حسابی بۆ بکەین پێشتر کورد لە بە ئەندازەیەک با بڵێن بە تەنسیقی ئەمریکا بە ئەندازەیەک چوە بەشداری لە پێکاتی حکوومەتی عێراق کردووە ئەم جارە هەردوو بەرەی ئێران و ئەمریکا زوومەکانیان چڕ کردەوە تۆ بۆی کە هەریەکە و پێکاتنی ئایندەی حکوومەتی عێراق لە بەرژەوەندی ئەوەدا بێ کورد لەم حالەتەدا ڕادەوەستێ بزانێ چێهیان استقبالی دەکا و چێهیان شەریکی دەکا یاخود بۆ خۆی دەربارەی ئەم دوو ڕەهەندە دەولێ لەسەر وەزعی عێراق ناوماڵی پەرتەوازێ ینی پێ دوایە لە کام بەرەوە دەتوانێت مافەکانی بەرەز بێنێت لەوەی کرد لایەک مەسەرەن موختەدا سەدر و عەبادی لایەک مەسەرەن هادی عامری و دەوڵەتی یاسا و لایەنەکانی تر خۆی لە دوای ڕیفراندۆم و ئەستاردەی کە کەوتە بینی کورد و با بڵێن ئەمریکا بینی پارتی و ئەمریکا بینی یەکێتی و ئەمریکا من واتە سەوڕ ناکەم یعنی گرفتی ئێمە لەوەدایە لە کوردستان ڕوئیەکی مشتەرەکمان نییە بەرامبەر بە کاریگەری ئەقلیمیەکان و موسسەیەکمان نییە کە ئیدارەی ململانە دەولیەکان بدا لە بەرژەوەندی کورد و کاریگەری ئەقلیمیەکانیش لەسەر پێکاتەکانی بە تایبەتی سەر ئەم دوو هێزە لە کوردستاندا بە یەک ئاڕاستەنیە تاوەکو ئێمە پێمان وابێ کورد لە ڕێگای کاریگەرە ئەمریکیەکە وەزێتە دەڕاتە ناو پرۆسی سیاسی عێراقیان لە ڕێگەی کاریگەری و ڕەهەندە ئێرانیەکەی و زۆر دەڕاتە ناو پرۆسی سیاسی عێراق بۆیە چەندە لە ناو ماڵی شیعەیە بە ئەندازەیەک ناکۆچی هەیە هێندە لەسەر کۆی پرۆسە لە بینی سونە و شیعە و کوردە ناکۆچی هەیە و هێندەش لە بینی یەکێتی و پارتی ناکۆچی قوڵ هەیە کە گەلە زەربەوەی بەرژەوەندەکان دەگەرمە نەتیجەیەک و لە بینی ئەوان و سوار هێزە معارەزەکە بە هەمان شێوە دووبارە ڕوئیەی مشتەرەک نییە بۆیە پەردبوونێک هەیە من بە هەموو شێوەیە قەناعەتم وایە ئەو پەردبوونە خڕکردنەوە و کۆکردنەوەی بۆ ئەوەی کە ئیستیقرارێک دروستکا و پێکاتەیەکی تەندروست دروستکا لە بەم نزیکانە من بە ئەستەمی دەبینم. بەڵێ یعنی ئێستا ڕوئیەکی ئەو بەشنی چوار لایەنەکەی تر ینی لەکوێ پێکێنانی ماوەکێشانەدا خۆی چوار لایەنەکەی تر کە کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانی کرد و
با بڵین هێزن لێرەکانین تەسەوڕ ئێمە تاکو ئێستا تای ئەو تەزویر و ئەو سەختەکاری بەرامبەرمان کراوە بەری نەداوین یعنی پێم وایە ئەمڕۆ برینەکانمان چاتر کەوتونەوە سوێ کە دادگای فیدراڵی تەزدیقی ئەم نەتیجەی کرد بۆیە ئێمە پێویستیمان بۆیە زارە لە قۆناغێکدا تای ئەم جۆرە سەختەکاری کە بەرامبەرمان کراوە ئەو پراوێستخستنەی کە ڕووی داوە بەهۆی تەزویراتەکانی 12/5ەوە ئەوانە بەرمان بدا وەزاریشکە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئایا بە تەنیا بەشداری بکەین یان لەگەڵ یەکێتی و پارتی ڕاستەوەتانداوە کە بڕۆن بۆ بەغدا خۆتان پەرلەمانتارەکان بنێ خۆی لە دوا کۆبوونەوەی ئەم سوارلایەنەی پێکەوە قسە لەسەرەوە ساسە کراوە کە بە ئەندازەیەک ینی ڕێگە پێدراوە بێ گفتوگۆ لەگەڵ یەکێتی و پارتی بکەنێن نەک ئەمان بچنێ نەگە یەکێتی و پارتی داوایان کرد ئیستجابی ئەم گفتوگۆیان هەبێ بەڵام ئەمەش دووبارە دەوەستێتە سەر ئەوەی کە ئەم سوارلایەنە خاوەنی پرۆژەیەکی هاوبەش نین و دەتوانم بڵم هەندێک جیاوازیشیان هەیە بۆ بەشداریکردن لە پرۆسی سیاسی عێراق و گفتوگۆکردن لەگەڵ یەکێتی و پارتی ئەمەژم پێم وایە پێویستیان ئێمەش پێویستیمان بە یەکخستنەوەی یان زۆرێک لە ڕێخستنەوەی ماڵی خۆمانە یا تاوەکو بتوانین بەرامبەر بەم حالەتی احتیکاری کە پارتی وێچی دێکا لە کوردستاندا چی بکەینەوە بەرامبەر بە بەغدایش چی بکەین یعنی بۆیە بەڵام لە هەرێمی کوردستان پێکێناوە بۆ پرۆژەتانە بێ بۆی کە لە بەغدا چۆن مامەڵ دەکەن لیژنە پێکەنام پێم وانە فرێت ڕاست بێ لەوانە لیژنەکە کە پێکێنراوە زیاتر بۆ ئەوەیە کە ئەم حالەت و گۆڕانکاریانە کە لە بەغدایدا ڕوودەدا لەگەڵ یەکێتی و پارتی چۆن ڕوودەدا بە شێوەیەک لە شێوەکان هەتام قۆناغەش وا تەسەوڕ دەکەم لیژنەکە لیژنەیەکی زۆرێک لە معلوماتی و تەرەقوب و چاودێری لەسەر ڕووداوەکانە ژینام لیژنە مشتەرەکە خۆ بە پرۆژەیەکی مشتەرەکەوە نەچۆتە بەغدای گفتوگۆ لەگەڵ لایەنەکان بکە بەڵێ بەڵام پرۆژێکی ئەو بشتان دەبێت دوجاریانی جیا لە پرۆژەکە یەکێتی من پارتی بۆ مامەڵەکردن لەگەڵ دەڵێم ئەم چوار لایەنە پێویستیان بە تەبایی زیاترە بۆ پێویستیانە پرۆژەی هاوبەشەوە پێویستیان بە دیدی هاوبەشە ئەگەر لەگەڵ یەکێتی و پارتیش گفتوگۆ بکەن کە من وەکو ڕێی شخصی خۆم لە سەرتاوە قەناعەتم بە بایکۆت هەبووە لە پرۆسی سیاسی عێراقدا بکرێ و ئەم بەرپرسیارەتە گەورەی بخرێتە دەستی ئەو دوو هێزەوە بەڕاستی و ئێستاش قەناعەتەکەم ئەم چوار هێزە پەلە نەکەن لە بەشداریکردنی ئەمریکا لە بەغدادا دەگوزارەوە پەلە نەکەن بۆ ئەوەی کە بەشێک لەم فەراغی کە یەکێتی و پارتی هەیەە پڕی بکەنەوە بۆ کورسەکانیان بۆ خواستەی کە هیانە پیان وابێ ئێمەش کێشکەنەوە ئەو خواستەی کە هەیەە کە بەشێکیان زۆرێکە لە بەدەستهێنانی پلەپایە من واتە سەوڕ دەکەم پێویستیمان بە پەلەکردن نییە بۆ ئەوەی کە بە زووی بینە سەرخەد بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی بە شێوەیەک لە شێوەکان ناشرینمان کەن لە بەشداریکردنی ئەم حرەکەت دەکەم مامۆستاوە سەبارەت بە یەکێتی و پارتی ئێستاوان دەکەم کوتلەوە نزیکترن یاخود بێت پێ دوایە دوجار لە نێوان فشاری بۆ نمونە کە باز لە فشاری ئەمریکاش دەکرێت کە بۆ نمونە بە ئاراستەی بەرژەوەندی ئەمریکا کورد ئەم جارەش بەشداری بکات هەر لە سەرەتاوە من قەناعەتم وا بووە کە تەفاهمێکی ڕانەگەیەنراو لە بینی ئەمریکا و ئێران هەیە لە عێراق لەسەر ئەو بنەمایی کە لە قانزاجی ئێران و ئەمریکانی عێراق بەرەو منزەلەقی خراپ بڕوە بەرەو حربی ئەهلی یا بەرەو فەوزایەکی گشتگیر بڕوە ئەمە هەم هەڕەشە ئەبێ بۆ سەر سادیراتی نەوت و غاز و هەم ئەبێتە دەرگایەک بۆ تەدەخولاتی ئیقلیمی و سیناریۆیەکی سووری بە مەترسیدارتر دروست ئەبێتەوە یا سیناریۆیەکی یەمەنی بە مەترسیداتر لە منطقەیەکە کە خۆی ئەساسەن گەڕگرت باشە بەس تێگەشتنەکە لەسەر ئەساسی هیچ گفتوگۆیەکی فەرمی هەیە بۆ نمونە ئەمریکا ڤیتۆی لەسەر حەشدی شعبی هەیە نابێت فەرماندەیەکی حەشدی شعبی بێتە ڕێزۆرای عێراق و بەناو باسییان لە کەریمە نووری و هادی العامری و ئەو المەهدی مهندس کردووە ئەمە بێ لە قەیسەر ئەمریکان ڤیتۆیان لەسەر ئەو سێ کەسە هەیە ئەوانەی کە سەرکردەکانی حەشدن ئێرانیش تەنیا هێزە کە بتوانێت نێلێت ئەمانە بن بەسەرک وەسیلان کەسی تر ناتوانێت پێشان بگرێت چکە چەک و تەمویل و دەعم و حتا تربیەی فکریشیان منهەجێتیان سەر بە ئێرانە بە مەرجعیاتی جاجای ئێرانیە ئێران بۆ ئەوەی کە ئەمە ڕوونەدا دەدێت ئاساییە سەفقەیەک بکە بەڵام دەبێت ئەو کەسەی دێ هەر شیعە بێ و هەر مەلەفێکی لە ئێران هەبێ جا لەبەرەوە هەردووکیان دەگەڕێن چۆن دەڵی گەڕان بە دوای قەڵەڕەشێکی سپیە بە هەر قەڵەڕەشە دەگەڕان بە دوای شیعەیەکە کە هەم ئەمریکا پێڕازی بێ و هەم ئێرانیش ئەوی بۆ بمێنێتەوە کە دەتوانێت تەفاهمی لەگەڵ بکە باشە بەس کامیان زیاترە بۆ دیاریکردنی و کەسی کە بێتە سەرۆک وەزیرە من بە تەسەووری خۆم ینی هەر کەسێک سەرۆک وەزیران بێت دەبێت هەنێک التزامات هەیە قانونیە لە ڕووی نێودوڵەتیەوە و التزاماتی پرۆتۆکۆلیە کە لەگەڵ ئەمریکا کراوە چی ئەوەی علاقەی بە
اتفاقی تاری استراتیجی، اتفاقی تعاون، مانەوەی هێزەکان، محاربەکردنی تیرۆر، کۆمەڵێک اتفاقات هەیە دەبێت پابەندێ پێوەی لامان کاتژە دەبێت بە ساڵحی ئێران لە عێراق بپارێزێ. ینی ئەم دووشتە بکات. بە تەسەوەری من مالێکی پیاوێکی دۆڕاوە شکست خواردووە هێنانەوەی بۆ ساحەی سیاسی عێراق بەرەو ئەزمەیەکی ترەباتەوە تووشی شکستێکی ترەبێت. عەبادی ڕاستە لە زمانی ئەودا کە لە 2004 مانگینەوە هاتووە غەڵەتەکانی عەبادی کە تەسلیمکردنی مووسڵ و ڕوومادی و منتقی داعش بۆ کۆنتڕۆلی کردووە بەڵام دەرکەوت کە قووەتەکە لە عەبادیوە نەبووە لە مەرجەعیەت و لە ئایەتوڵا سیستانی و لە کۆمەڵێک ئەناسری تر بووە. بۆیە ئێستا گەڕان بە دوای کەسی سێما هەیە. کیوانیت کە چانسیانەیە کەسی سێم چێن بۆ ئەوانەی کە مڕەشەحن بۆ نمونە فالح الفەیاض مڕەشەحە. فالح الفەیاض ڕاستە پیاوێکە ڕئیسی حەشدیش ئەمنی وەتەنی و حەشدی شعبیە بەڵام پیاوێکە تەجربەی سیاسی نەکراوە. بە تەسەوەری من یعنی جعفەر کوڕی محەممەد باقر سەدر باشترین کەسە گە دابینێن چکەم پیاوە هەم تربێتێکی ینی مەدەنی جیاوازی هەیە و هەم یەکێک لەوانەی کەوا زۆر انخراطی نەکردووە ناو مەرجەعیەت و ناو شیعەگرایەتیەوە یەکێکە لەوانەیە هەمیشە ڕخنەی لە حزبی داوانە کردووە. خەڵکی ترمان هەیە وەکو بۆ نمونە غارب شابەندەر، عزت شابەندەر، کوڕەکانی ماڵی خوئی ئەنێمانە کەسایەتی باشن. هەڵامەوەی کە ئێستا زۆر گفتوگوی لەسەر دەکرێت چێ ناوانێک لە هێزە سیاسەکان دەنگیان هەیە بۆی کە ببن بەسەر وەزیراندا. هیچ تەسەورێکم نییە زانی بۆ چونکە ئەگەر لای سەدر بێ من دڵنیان تەکەم سەدر پیاوێکی تەکنۆقراتە لە بژێرێ دڵنیا بە و لە تەکنۆقراتەکانیش محافزێکە لە بژێرێت کە خەڵک تەجربەی کردبێ لەوانەیە عەلی دای هەڵبژێرێ. بەس ئەگەر بێتە لای سەدر دەرچێ بێتە لای فەتح و لای جەماعەتی مالکی هەمان وەزێکی سواو هەڵبژێرنەوە هەمان کەسایەتێکی گەندەڵ هەڵبژێرنەوە کە تاقییان کردبێتەوە بە خۆیان فەرزەکەن. لەبەر ئەو دوو تەوەجوه هەیە ئەجینا بە تەسەوەری من بێ باشترین کەس ئێستاکە کەسایەتێکی تەکنۆقراتە چونکە خۆیان شیعاری شیعەکان دەڵێ ئەلموجەرەب لا یوجەرەب تۆ نابێ کەسێک بێنیتەوە کە تەجربەت کردبێت. ئێستا خەڵک دەورانێکی کەمی لە فترەی ئایاد عەلایی بینی بەس بەڕاستی ئایاد عەلایی پیاوێکی سەرکەوتوو بوو بەڵام فرسەتی پێ نەدرا چونکە تائیفیەت لە عێراقا ئەمەندە ڕێژی داکوتیوە 1000 تومەند بۆ ئەم پیاوە بەسترا. بەڵام قسە لە سەرەوەی عەلاوی خۆی شیعە بۆتی سەرۆکی کوتلەیەکی سوننیە علاقەی بە شیعە و سوننەوە نییە علاقەی بە خۆی پیاوێکی ئەلمانیە متدەین نییە ئەنی هیچ ئەبعادێکی دینی نییە پیاوە پیاوێکی تەکنۆقراتە. حتى عەبادی بۆ معلومات العەبادی پیاوێکی متدەین نییە. من کەڵێم متدەین یعنی پابەند بە مەرجەعیەت و تەوزیفکردنی دین لە سیاسەتا ناکە. باش کابرا لە ئەوروپا خوێندوێتی لە بەریتانیا خوێندوێتی و هەندەسەی لە کارەبا هەیە لەبەرەوە کەسێکە بەڵام چییە قودرەتی نییە تۆ بێ ئیستیمادی قودرەت دەخۆتەوە بکەی. عەلایی پیاوێکی بەهێزە دەتوانێت ئیدارەی دەوڵەت بکە. باش بەس بۆچی زیاتر لەگەڵ سوننەکان بۆ ئەو پێشتر نیەتی نە عەلاوی کاکە عەلاوی لەو طبقە شیعەیە کە ئینخراتیان لەناو حزب بەعسا کردووە هەر لە سعد بن حەمادی و محەممەد حەمدە زوبەیدی و بگرێت تا ئەگاتە لایەکی کاداتی حزب بەعس. بەڕاست سپاس دەکەم مامۆستا ناوبڕێکمان هەیە دوای ناوبەرکەگرم وڵای بەڕست بەڵێ بینێرانی بەڕێست ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. وانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە.
فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داونلۆدیان بێ سنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. نەوڕاست خوانێکی پڕچێژ تامێکی لەبیر نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان ماوس کەمرە گرم وڵی بەڕێز سەبارەت بە پێکێنانی حکوومەت پێ دوایە بە تەوافق پێک دەهێنرێ یاخود بە زۆرینە و کەمینە و حکوومەتە نوێ خۆی ئەمەی کە پێوەستە بە کاریگەری ئیقلیمیەکەەوە کە تایبەتە بە پابرین ملانێ ناوخۆیەکان و ڕەهەندا بە تاکید دەبێت 2000 بگەن بە نەتیجەیەک ینی من وا تەسەوڕ ناکەم ئەمە حکوومەتێک بێت کە پشتیوانی تەواوی ئەمریکای هەبێ و ئەمریکا بەرژەوەندیەکانی ئێرانێ بخاتەمە ترسیەوە پێچەوانەوە یعنی ئەم دوانە وەکو ئەوە باسی کرد 2000 دەبێت بگەنە تەوافق بەڵام هەموو شەڕێکی دیپلۆماسی لە بیدایەتی بە شەڕدەست پێ دەکات بۆ بەدیهێنانی زۆرترین خواست یعنی لەوانەیە ئەمریکا پێداگری دەکات بۆ ئەوەی کە بە ئەندازەیەک بەرژەوەندیەکانی ئێران لەم پێکاتی حکوومەتی کەم کاتەوە بەڵام 2000 ناتوانێت بن بڕی بکە یان ناکرێت بن بڕی بکەوە پێچەوانەوە ینی 2000 دەبێت لە خاڵێک بگەن بە نەتیجەیەک چونکە ئەم دۆخە بە خراپیمانەوە زیانی گەورە دەگەێنێ بە بەرژەوەندی ئابووری هەردوو لا و زیانی گەورە دەگەێنێ بەرژەوەندە سیاسی و سەربازیەکانی لە عێراق ئەمە حالەتێک ینی 2000 دەبێت بگەن بە نەتیجەیەک بەڵام ئەم نەتیجەیە کاتی دەوێت ئەم نەتیجەیە وەختی دەوێت تاوەکو دەگەن بەم ئەنجامە. بەڵێ بەس سەبارەت بە پێک حکوومەتی زۆرینی یاخود تەوافق پێ دوای کامیان ڕەچاو دەکرا شێوەی ساڵانی ڕابردوو دەبێت یاخۆی مامۆساوەت باسی کرد باسی خەڵکی تەکنۆکراتی کرد ببێت بە سەرۆک وەزیران. جارێ پێش شتێک من لەوانەیە خۆیگە تێبینیت کردوێ ئەم حکوومەتانی کە لە ڕابردوو پێک هاتووە و بە نەتایجی انتخابات پێک هاتووە لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە سەرۆکی وەزیران یعنی پێکاتەی حکوومەت لە شیعە دەرنەچەوە لە شیعەش لە ماڵی با بڵێن ئەوەی پێی دەوترێت دەوڵەتی یاسا کە پێشتر پێکاتەکەی لە حزبی داعوە و مشەق و پەڕ و باڵەکانیەوە بووە یەکەم حکوومەتی عێراقکە لە ئەنجامی هەڵبژاردنەکەەوە هاتەکایەوە کە جەعفەری بوو دەبینی لە حزبی داعوە بوو دواتر مالێکی دوو دەورەی بینی هەردوو بارە لە حزبی داعوە بوو ئەمە ئێستا عەبادیە لە حزبی داعوەیە بەڵام حزبی داعوە و کوورەی مێشی جارجارە کوورەی دەدا هێزێکی لێ زیاد دەبێتەوە بەڵام هەموو یەک ماڵە ئەمەش دووبارە دەتوانم بڵێم خواگەرتیبینیتیان کردوێ جارەکەی تر مالیکی بە ئەندازەیەک ینی لە کۆتایی سیناریویەکەدا کە هەوڵیدا بمێنێتەوە 2000 پشتیوانی لە عەبادی کرد بە شێوەیەک لە شێوەکەنیان ڕێگەی بۆ خۆش کرد بە مەرجێک لە ناو منزومەی داعوایە دەرنەچێ ئەگەر بگەڕێنەوە سەر ینی دوور نییە جارێکتر ئەم سیناریوێ بکرێتەوە کە دووبارە لە منزومەی داعوا کە دەرەم داعوە ئێستا کە دابەشەوە بەسەر چەند هێزێک و کوتلەیەک بەڵام 2000 منزومەیەکەیەوە کە سەری جەعفەری بکەی کە دەبینین بە کوتلەیەکی کەمەوە بەڵام دواتر سەرۆکی کوتلەی منزومەی شیعەکانی لە پەرلەماندا وەرگرت یعنی هەز ناکەی ئەمانە 2000 ئێسکیەکتر بشکێنن بە تایبەتی ئەوانەی کە پێی دەوترێ ماڵی حزبی داعوە لە ناو بەیتی شیعەدا ئەوەگە تێبینی کردێ سەبارەت بە حکوومەتی تەکنۆکرات من وا تەسەوڕ دەکەم حکوومەتی تەکنۆکرات لە عێراق زمینەکەی ئەمە تەسەوڕ دەکەم سەرۆک وەزیران ینی زمینەکەی گونجاو نیە لەبەرەوەی ئەم کوتلانە کە بەشێکی زۆریان بە ئەندازەیە کوتلەی تائیفین بەشی زۆری ئەمانە خاوەنی میلیشیاتین یعنی بەڕێوەچوونی حکوومەتێک لەسەر ئەساس لەسەر دەستی کەسێکی تەکنۆکرات کە لە کاتێکدا هەتاکو ئێستاش داعمی میلیشیات و داعمی لە ڕێگەی مەرجعیەوە داعمی نەبراتی مەسهەبی دەکرێت وا تەسەوڕ ناکەم با بڵێن بەڕێوەبردنی حکوومەت بە کەسێکی تەکنۆکرات بەرامبەر بەم هەموو دژ بە ئێکات واتە دژ بە منزومەی تەکنۆکراتە وا تەسەوڕ ناکەمەوە بە ئاسانی سەرگرێت لە کاتێکە لە ستور دیاری نەکراوە بەڵام دەبێت سەرۆک وەزیران لە شیعە بێ سەرۆک کۆمار پێشتر وا بۆ لە کوردە سەرۆکی پەرلەمانی عێراق لە سونەیە لە کاتێکە لی دەقێکی دەستوری یاسای ئەمەژەی پێ نەکراوە
وەکو خەریکە وەکو لوبنانی لێبێ کە لوبنان چۆن ما بڵێن سەرۆک وەزیران لە کوتلەی سونەیان جا سونە بە ئاڕاستە ئەلمانی و بە ئاڕاستە گشتیەکەیەوە و دەبینیم سەرۆکی پەرلەمان لە شیعەیە و سەرۆکی کۆمار لە مەسیحیەکانە دووبارە بە کوتلاتی جیاوازەوە ئەمە لە بیدایەتی دوای ڕوخانی سەدام حوسێنەوە تبینیت کرد بێ لە عێراقا ئەم تەقسیمە سێ کلتوریە بە زۆری لە ئەدەبیاتی ئەمریکیەکان داهات عێراق لە سێ پێکاتە پێک دێ ئەم سێ پێاتەیە مشارەکەیان هەبێ فیز لایەنێک تەهمیش نەکریا گە تبینیت کرد بێت لەو سەردەمەوە زۆرە تەقسیمبەندیە چێنە و کللتورێکی ئەمان هێناوە ڕاستە لە دەستور دیاری نەکراوە بەڵام ئەمە شێوەیەکی دۆنە بڵم کللتوری وەرگرتووە کە سەر کۆمار لە کوردوە بگرنەوە پێم وایە پێویستی بە حیوار و گفتوگۆ و قەرەبوویەکی زۆر هەیەتەوە و ڕازیکەن و دووبارە ئەمە بدەنەوە بە سونەیان بیدەنەوە بە شیعە هۆیەکەشی لەوەیدایە باڵە دەستترین دەسەڵات لەم سێ دەسەڵاتیدا بە حساب لە دەستی سەرۆک وەزیراندایە بەپێی دەستور و کە لە دەستی سەرۆک وەزیرانیشدایە بە تاکید ئەمە دەبێت پشتیوانی و پشتگیری لێ بکرێت لەلایەن گەورەترین منزومە و پێکاتەوە کە شیعەکانەکەم وڵای بەڕێز سەبارەت بۆ ئەلایەنە کوردیەکان لەسەر سەرۆک کۆمارێکی نوێ ڕێک دەکەون کاک یاوەت سەبارەت بە حیزبی داعوا بۆچی سەرۆک وەزیران پێ دوای ئەم جارە شەر لەوان دەبێت و بۆچی مەسەلەن پێشتر مالکی سەرۆکی ئەمینداری حیزب و سەرۆک وەزیران بوو دوایی عبادی هات کە بەرپرسی مەکتەبی سیاسی و حیزب بوو بە سەرۆک وەزیران بۆچی زیاتر سەرۆک وەزیرەکان لەم حیزبانن؟ ئەوەڵەن حزبی داوا بە قوترین حزبی شیعیە کە لە 59 تاسیس بوو دوایش جەناحی حزبی داوای عێراقی دێت دروست بووە کە جعفەری قیادەی کردووە لەبەرەوە ئەمە وەکو چۆنی جزئێکە لە کللتوری سیاسی شیعە کە ئەمانە ماهیئەن بۆی کەوە قیادەی دەوڵەت بکەن ئێران هەمیشە تەبەنای ڕموزەکانیانی کردووە هەرچی ڕۆتی سەدرە یاخو حرەکەکانی ترن ئەمانە ئەو زەمینە مێژویە سیاسیان نییە زیاتر حرەکاتی شعبەوین بەس ئێستا عبادی و مالکی لە یەک حیزب ماوە وەکو حیزب ناخێت ئێستاکە لە یەک ئەسڵەن جیابوونەتەوە ئەین لە یەک تشکیلەیانین لە یەک تشکیلەیانین یەک حەزبەکەشیان جیابوونەتەوە ئەمیان جەناخۆی بە جەناحی عێراقی ناسێ تاکو ئێستاکە کێشەی ئەساسی ئەوەیە کە هەر یەکێک لە گروپی ئەوی پێدەوتی شیعی ئێران ئەو شیعانەی کە لە ئێران بوون لە زمانی مەلیسی علاوە تۆم لە حەزیەوە بکە و ئەو شیعانەش کە لە سجن بوونە لە زمانی برن لە 79 بە تایبەتی تاکو ڕۆخانی سەدام حوسێن ئەمانە یەک بەریان پێکهێناوە کە ماڵی حەکیم و حزبی داعوە و جعفەری و گروپەکەین باشە هەرچی شیعی عێراقە ئەوەی کەماوەتەوە سێ بەرن خۆت باشە زانی سیستانی و گروپەکەی ماڵی محەممەد سادق سەدر کە ئێستا مقتەدا نەلایەتەکە و ماڵی خۆی کە لە ئەوروپا بوونە کە عەبدولمەجیدیان کوشتووە ئەمانە هەمیشە سبغەی عێراقی بوون زاڵە بەسەریانە و هەمیشە بینی خۆیان و مەرجعیەتی قۆم مەسافەیەکیان هێشتوێتەوە لەبەرەوە ئێستا کە سراعەکە بەوەیە سائرون یا حرەکەی سەدری یا حرەکەی شیعی شعبەوی باوای بڕین کە گروپی حائری و گروپی سیستانین ئەمانە نوێنەراتی خەڵکەکەن شیعی داعوە و شیعی مەجلیسی عەلا و شیعەکانی کە سەر بە ئێران بوونە یاخو ئێستا کە حەشدی شعبیش کە ئێستا کە بەهێزترین بازویانە نەخێر ئەمانە هەمیشە نوێنەرایەتی فئەی دەسەڵاتدار و پاوانخواز و متەنەفذیان کردووە کە ئیستیقلال بە ئێران کردووە زۆر پێیان تەبیعیە بە شانوباڵی قاسم سلەیمانیە هەڵبدەن زۆر پێیان تەبیعیە وێنەی خامنەئی و خومێنی لە بازار لە مناسباتەکان بەرز بکەنەوە زۆر پێیان تەبیعیە دیفاع لە مەساڵحی ئێران بکەن لە سووریا لە لوبنان شەڕی بۆ بکەن لە کاتێک کە ئەوانەی تروانین ئەگەر تۆ تەماشا بکەیت سەدر ئەوەندەی متعاتفە لەگەڵ شیعی بەحرێن ئەوەندەی متعاتفە لەگەڵ خەڵکی مەزلوم لە سوونی تر سەدرەکان ئەوەندە لەگەڵ سڵتەکە نین لەبەرەوە ئەمە لە تاریخی شیعە هەبووە لە تاریخ حرەکاتی ئیسلامیشە هەبووە ینی ئەوەی پێدەوترێ ئیسلامی مستەزعەف و ئیسلامی باڵادەست باشە بەس سەبارەت بە سونەکان کە ئێستا و پەیمانەتێکیان پێکێناوە پۆستی سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ نمونە پێشتر بۆ سونەکان بۆ کە سامن و جەیفی بازەرەکەن پاڵێوراوە پێ دوایە چ ڕۆڵێکیان دەبێ ئەوان لە پێکێنانی حکوومەت لە مەسەلەی پەرلەمان بەڵێ لە 2003ەوە کە سەدام حوسێن ڕووخاو کە بڕین ئیدارەی دەوڵەت بۆ مەرحلەی انتقالی هەبووە لە جێی گارنەرەوە کە یەکەم کەس بۆ هاتووە تاپڵ برێمەر و دوایی تشکیلی حکومە انتقالی و مەجلیسی حکم ملاحەزە بکە عێراق معارەزەی نەبووە ئەی حزبی معارەزەت نەبووە لە پەرلەمان
گروپی معارضە بن هەمیشە پەرلەمان لەسەر ئەساسی توافق و مەساڵحی سیاسی و محاسسە دروست کراوە تۆڵێ دەستور نییە کاکە لە دەستور پڕێتی بەڵام بە ناوی کورد ناتوە دەڵێ جەیش دەبێ هەموو پێکاتەکانی تابێت حکومەت دەبێ هەموو پێکاتەکانی تابێت یعنی هەمیشە وان توانە دەبێ عێراق نەلایەتی پێکاتەکانی تابێت مانایوێ خۆی لە ئەساسە هەموو مؤسساتەکانی ژات دەسوێت پێکاتە چییە پێکاتە ئیثنیە تایفیە قەومیە مەزەبیە وەنیە کێشە لەوەیە هەر ئۆپۆزیسیۆنێک لە عێراق وەربگری سبغەیەکی تایفی یا مەناتقی وەرەگرێت ئۆپۆزیسیۆنی سنی کە لە 2005 لە مانگی لە 15 انتخابات کرا لە عفوا لە 12 انتخابات کرا بشارەکان نەکرد مقاتعیان کرد کە مقاتعیان کرد چیان بینی تەهمیشێکی وا خەتەریان بینی خۆیان نەگرتەوە سنە اتهام کرا بەوەی کە هەر هەمووی دژ بە دەوڵەتە هەمووی بەعسیە هەمووی لایەنگرەوەیە ئێمە بەسەر ئێمە شاهات نەتیجەی ئیستفتا ڕاپرسی و دوای کارەساتەکانی 16 ئۆکتۆبەر این کراین اتهام کراین کە ئێمە ئینفیساڵین کە کورد دژ بە وحدەی عێراقە تەنانەت حتا لە مخاتباتی ڕسمیشە خەریب وشەی کوردستان و ئیقلیم نابرن بیکەنە محافظات ئێستا کە زمینەکە گۆڕاوە ئێستا کە بتوێ ئۆپۆزیسیۆن دروست بکەیت زمینەکە لەبارە چۆن بەس ئیجازە بدە ئێستا کوتلەیەکی 90 کەسی هەیە گەر حازرە ببێ بە ئۆپۆزیسیۆن کە کوردیشی تایە گەر بچێتە ناوی من حەقم نییە من ناڵێم بە کورد بڕە ناو ئۆپۆزیسیۆنەوە بەس ئەگەر کوردیشی تێ بچێت ئەیاد عەلاوی تایە کە سونەیە سائیرونی تایە کە شیعەیە لەبەرە تایفێکە شوعیشی تایە یعنی ئێستا زمینەیەک هەیە بۆ ئەوەی کە ئۆپۆزیسیۆنێک دروست بکەیت لە دەروی ئەحزابە دەسەڵاتدارەکان جار ئۆپۆزیسیۆنیش دەبێ ئەگەر من بە تەسەوری خۆم سەلیمترە و باشترە هەبێ ئەگەر بەڵام ئەوەی کە من سرێ بگومانم ئەوەیە بە تەسەوری خۆم ئەمریکا پاڵ بە کوردۆ دەنێ بڕاتە ناو حکومەتەوە بئەی فەمن و پێشی خۆشە لەگەڵ شیعەکان بێ لەگەڵ شیعە باڵادەستەکان بێ بۆچی لەبەرەوەی ئەگەر حکومەتێکی بەهێز لە 160 ئەندام لە 180 ئەندامی شیعی بە قووە دروست ببێ مەترسی هەڵوەشانەوەی نییە بەڵام ئەگەر شیعەیەک یەک لە سەرسەی کورد دروستی کردوێ یا سونە دروستی کردوێ لە هەر ئینسیحابێکی کوردستانە ئەو حکومەتە ڕۆخێ بەڵ سوپاس دەکەم مامۆستاکەمانە سەبەر بە سەرۆک کۆمار ئێستا لایەنەکان پەرتەوازن پێ دوایە لەگەڵ لەسەر سەرۆک کۆمارێک ڕێک بکەوە بزارە پێش شەمە شتێکەوەی کە سەرنجی ڕاکێشە مۆزوعی بوونی معارەزەیە لە عێراق پرسیارەکەی خۆ لەبیر نەچێتەوە من تەسەوڕ دەکەم لە خۆناکی ڕژێمی مەلەکیە زمینەی معارەزەبوون و ممارەسەکردنی معارەزەبوون زۆر باشتر بووە بە بەراورد لەگەڵ خۆناخی جبوری ینی لە 1950 بە دواوە ینی تەبینیت کە مەسەن چۆک و نوری سعیدی نزیک بە 12 جار لە وەزارەت هێنراوەتەوە خوارە بزارێک کە وەزارەتی تەشکیل کردوتەوە کە تیاندایە چەند جارێک وەزارەت تەشکیل کراوە حکومەتە ڕوخێندراوە من وا تەسەوڕ دەکەم بە تایبەتی لە کۆتایی پەنجایەکانەوە بوونی معارەزە لە عێراق زیاتر بوون بووە لە بینی حزبی دەسەڵات و حزبی نەیار و دوژمن نەک معارەزە بوون لەم قۆناغەدا بە ئەندازەیەک بە قورس دەبینم خاڵی چکەشە پێم خۆشە قسەی لەسەر بکەم ئەوەیە شیعەکان زۆر جار ئەگەر تۆتین ڕابردوش لەوا بووە لە بینی خواندا زۆرینە پێک دەهێنن کە زۆرینیان پێکهێنا ئەو جاپەنا دەبنەوە بەرز کورد و سونە تاوەکو بتۆن ئەم زۆرینیان پێ بگەێنە نیسابی قانونی خۆی بۆ پێکهێنانی حکومەت یعنی نەبووە جارێک لە جاران کورد لەگەڵ سونە پێکەوە لەگەڵ کەمینەی شیعەیە زۆرینە دروستکەن بەرامبەر بە زۆرینەی شیعەیە کەواتە دوجار ئەمەکردنەوە خۆیدا زۆرینە پێک دەهێنە شیعەیە و بۆ حەدی ئەم نسابە قانونیە پەنا بۆ کورد و بۆ سونە دەبا ئەمە ئەوە دەگەیەنێت کە میحوەری ڕئیسی دوجار لە دەستی شیعەی زۆرینە خۆیدایە بەنسبەت سەر و کۆمار من واتە سەوڕ دەکەم ئەم جارەیان لە بینی ناکۆچی یەکێتی و پارتی و لە بینی ئەو درزەی کە لە بینی یەکێتی و پارتی و ئەم لایەنە دروستیان کرد لە 12 پێنجەوە وەرگرتنەوەی سەر کۆمار ئێستا ئەمەی کە ئێمە ئێستا دەیبیستین لێرە و لەوێ ئەوەیە کە لە بین یەکێتی و پارتیش ناکۆچی تێدایە ئەگەر ئەم جارە پارتی بۆ یەکێتی سازش بکە بەتەکید بە مقابلە بەتەکید یانی ئێستاوە باس لەوە دەکرێت کە پارتی ئەگەر سازش بکە بۆ یەکێتی سەر کۆماری هەبێ پێشتر بەرامبەر بە سەرۆکی هەرێم ئەم دوو پۆستیان ئاڵوگۆڕ پێکردووە کە ئێستا پۆستی سەرۆکی هەرێم نەماوە دەبێ قەرەبوویەکی تری پارتی بکرێتەوە لە بەرامبەر بەم پۆستەیدا ئایا یەکێتی لەم قەرەبووکردنەوەیە چەندە دەستە پێشێ ئەویان ینی ئەلمهم ئێستا وەکو جاران نییە پۆستی سەرۆک کۆمار لە ناو کوردیشدا بێگرفت بێ ئەی چوار لایەنەکە هیچ
پێشتر پێم گوتی سوارلایەنەکە تاکو ئێستا تای ئەمەی 12 پێنج بەری نەداوین تاوەکو بچینەوە حیوارەوە تاکو ئێستا لە بینی سۆر مامەڵە لەگەڵ بەغدایە دەکەین ئێمە دوو گرفتمانەیە گرفتێکیان ئەوەیەکە لەلایەک ینی گرفتێکمان هەیە لەگەڵ یەکێتی و پارتی وەکو احتیکار لە کوردستان هیچ لەگەڵ بەغدایە واتە ئێمە هەر قسەیەک لەگەڵ بەغدایە بکەین دەبێت لە بەرامبەردا دوو دێوزمەیتری بەرامبەرمان ڕاست بوون داکەیەکی و پارتیا چۆن تەجاوزی ئەمە دەکەین بەڵێ بەس خەڵک ڕەنگە بڵێ ئەگەر نێتان هەیە بەژاری حکوومەتەکەی کەی لیژنە پێک دێنەوە لایەنەکانی تر سەرقاڵن یەکەم من هەر ڕێیم وایە پێکەنانی حکومات بۆ گفتوگۆکردن بە پێکەنانی حکومات لەم ئاڵۆزیەیدا وا بەم خێرایە ناکرێت تاوەکو پێمان وابێ ئەم سوار لایەنە ئەگەر هەر لە سبینێەوە نەڕۆنە بەغدایە بەجێ ماون من ئەوە تەسەوەڕ ناکەمێنی ئەگەر بڕۆن و گفتوگۆ بکەنەوە مۆزوعەکە وەڵام ئەگەر تاخیرش من پێم وانییە بەجێ مابن و تا ئێستاش گفتوگۆ لە بینی یەکێتی و پارتی و سوار لایەنە نەبووە کە یەکێتی و پارتی چیان دەبێت بۆ ئەوەی کە پشتی کورد زمینێکشێ بۆ گفتوگۆیە زمینە من دووبارە قەنەعەتم وایە یعنی زۆر جار با بڵێن تەجاوزکردنی 12 پێنج لایەنە ئەم سوار لایەنەوە قورسە ینی لەوانەیە یەکێتی و پارتی بیانەوێ وەکو دەڵێن عەفە الله عەما سەلەف مۆزوعەکە تێپەڕێ بەڵام ئەمە کاریگەری هەیە لەسەر کۆی دەنگدەرانمان لە 12 پێنجەوە کاریگەری هەیە لەسەر حەماسەتی بەشداری ئەندام و لایەنگرانی ئەم سوار لایەنە لە ناو شەقامدا بۆیە بڕیارێکی با بڵێن خێرا لەلایەن ئەم سوار لایەنەوە بۆ قسەکردن لەگەڵ بەغدایە و تەجاوزکردنی یەکێتی و پارتی بە تەفاهم یاخود بتوانێت لە دەرەوە یەکێتی و پارتی دەرگایەکی حیوار دروستکەوە بەسەر بە خۆ مامەڵە بکە پێم وایە ئەمە هەنگاوەکان هەندێک ئاڵۆزە و ئاسان لەگەڵەوە دایکێ لەگەڵ یەکێتی و پارتی بڕۆن بۆ بەغداد نا من ئەوە من نیم لەگەڵدام ئەما من بۆ خۆم لەگەڵ ئەوەدا بووم و بۆ ئاسانیە دەرگا بۆ یەکێتی و پارتیش نەکەنەوە بۆ گفتوگۆ تاوەکو دڵنیانەکراتەوە بە فەرمی هەندێک ئێستا بوونمونە تەبێژی کۆمەڵی ئیسلامی باسی لەوە کرد بکەی زمینەیەک نییە لە ئێستا بۆ گفتوگۆ مۆزوعەکە زمینە نییە من لە کاتی خۆشیدا کە کۆمەڵی ئیسلامی ڕەتی کردبەوە پێشوازی لە وەفتی یەکێتی و پارتی بکە بەڵام لە دوای ئەم کۆبوونەوەی ئەم سوار لایەنە دەتوانم بڵێم نەرمیەکەی بۆ گفتوگۆ بەڵام مەرج نییە گفتوگۆ نیشانەی تەسلیم بوون بێ گفتوگۆ نیشانەی پاشکۆیەتی نییە گفتوگۆ نیشانەی لەوانەیە پێویستیمان بەوەیە ئەو پەیامەی کە لە ڕاگەیاندن دەگوترێ دەکرێت ڕاستەوە خۆ پێیان بگوترێ مامۆستاکەم تر لە نێو خۆراک بۆ دەناوی چوار لایەنەکە لە بەردەم چیدان بۆ عێراق پێت وایە من جارێ ئەڵێم ئەوێ پرۆژەیەکمان هەبێت شوانەخوانی پرۆژەیەکی سیاسی بن و پرۆژەیەک من ئەگەر بە تەمای دایلۆگیش بن چی لە بەغاچی لە کوردستان دەبێت ئەو پرۆژەیە مەقڕون بێ مەشروط بێ بە کۆمەڵێک ئیسلاحاتی سیاسی ئیداری اقتصادی چونکە ئەو داخوازی خەڵکە ئەگەر تۆ شەڕ بۆ بەرژۆندی خۆتەکەی بۆ ئەندامەکانی تێکەی خەڵک بنێری بۆ پەرلەمان ئەو لە ئێستاوە دۆڕاوی دەبێت تۆ شەڕ بۆ نوێنەراتی حەقیقی خەڵک بکەیت باش بەس پێ دوای دەبێت لەگەڵ یەکێتی و پارتی چی بکەن ئەخر لەگەڵ ئێستا و پارتی پرۆژیان هەیە بۆ بەغا پرۆژیان هەیە دەبێوان پرۆژێکی بەدیلیانەوێت ئەوان وتیان یەکێتی و پارتیە وەرن کاکان پرۆژەیەمان هەیە دەوڵەمەندیەکەی دیکەمەکەی بەڵام تۆ خۆت پرۆژەی تۆ چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەرەزان ئاوات محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی گشتیا و پەیمانی کامەران باوانزادە نامی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان سپاس بۆ بینێرانی بڕە سپاس بۆ ئەو کارم تا بەرنامەیەکی تر خواتانەوە ئێستان خۆش